خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین ئێمە هەر لە نێو چێڵگەین تایبەت بە بەڕێوەبەری توێژینەوەی کشتوکاڵی سلێمانی و لێرەدا تەنها بەرهەمی گەنم و جۆ ئەو بابەتانی کە باسمان کرد گرنگی پێ نادرێت بەڵکو لە بواری باغداری و وارووا پاراستنی ڕۆگەکان لە بابەتی تەماتە و فستق و سۆیا و ئەم بابەتانە و نۆک بێگومان پارێزگاری ئەکرێت وە لەلایەن توێژەرەکانمانەوە بێگومان هەمیشە چاودێری دەکرێن و نمونە و سامپڵی زۆر جوانیان لێ ئامادەکرێ و ڕادستی جوتیارە بەڕێزەکان دەکرێتەوە کوتوانن لە ناوچە جیاوازەکانی کوردستاندا گرنگی بە بواری کشتتوکاڵ بدرێن لەم بەشەی بەرنامە دوو میوانمان لەگەڵە زۆر بەڕێز کاک ئارامساڵە لێبسایی باغداری و فستقێکشان لەگەڵا نووسیەوەی بعد دواتر باسی فستقیشەکەین ئارامجان کە بەڕێزت باسێکڵی بوارەکەی خۆمە خات و باخان خاڵیت بەڕێزم سپۆڕی نەخۆشەکانی دانەوەڵی گەنمن و بێ کۆمەڵێک بابەتی بەژینەوەی لەسەر تەماتەوە و بابەتانەشەیە زۆر باشە دەزانین پەلەتە بەڵامی بەلەمانی خات و باخان زۆر باشە زۆر بەخێر کاگەرم بە لە تۆ دەست پێ بکەم ئەم هۆبانە چەند گرنگن بۆ پاراستنی باخەکان چەند گرنگن بۆ ئەوی کە توێژەر ئاوا چاودێری ئەم بەرهەمە کشتتوکاڵیانە و نمونیان لێ وەرەگرێ لە نەخۆشیەکانیان ئەکۆڵێتەوە ئەزانێت کێشە و گرفتەکانی ئەم جۆرە ڕۆکانی کە لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە پارێزگای سلێمانی هەیە چییە؟ وڵا بەتەکید بەشی باغداری مەجالێکی زۆر فراوانە و زۆر زۆر گرنگە وەکو بڵین پارێزگای سلێمانی لەخوا بە زیابێ ینی لەلایەنی باغداریەوە زۆر پێشکەوتووە وەکو ئێمە وەکو هۆبەی باغداری بە شێوەیەکی گشتی توێژینەوەکانمان ئەکرێ بە دوو بەشەوە چیە؟ توێژینەوەی وەرزیمان هەیە توێژینەوەی درێژخایەنیشمان هەیە توێژینەوە وەرزیەکانمان ئەکرێ بە دوو بەشەوە بەشی زستانە و بەشی هاوینە توێژینەوە هاوینەکانمان تقریباً مدەی 3 مانگە خایەنێ لە بواری تەماتەیە لە بواری بیبەرە ئیتر باینجانە ئیتر هەموو مەحسوڵانی کە بڵین هاوینن زستانەکانیشمان ئیتر عەفو توێژینەوە هاوینەکانمان تقریباً لە مانگی لە بیدایەتی سێوە دەست پێیەکە لەم تاکو تقریباً مانگی نهایەتی 8 ڕۆت توێژینەوە زستانیەکانمان تقریباً لە بیدایەتی 9 نهایەتی 8 دەست پێکات ئیتر تا مانگی 12 ئەوانە ئەڕات زۆر باشە دەستان خۆش بێت خات و باخان بێنە لای بەڕێزت ماشەڵا بە جلوبەرێکی کوردی زۆر جوانەوە زۆرە لێت باسێکیەوەم بۆ بکە تۆ گەر هەڵە نەبم توێژینەوەت کردووە لەسەر تەماتە بگومان لەسەر گەنمون و ئەم بابەتانەش کارت کردووە بەڵام ئەمێ لەسەر تەماتە باشتر قسە بکەین بۆچی ویستە توێژینەوە لەسەر تەماتە بکەیت چیت بەدی کرد لە توێژینەوەکەتا سەرەتا بە خێراتتانەکەم هیوادارین ڕۆژێکی خۆش بەیەکەوە بەڕێبەرین بەڕێوەبین ئێمە لەسەر وەکو هۆبی پاراستنی ڕوەک توێژینەوە تقریباً لەسەر هەموو بابەتەکان ئەەکەین و پەیوەندێکی باشیشمان هەیە لەگەڵ هۆبەکانی ترە هەچ کاتێک ئەوان نەخۆشیەکیان توش بێت لە هەر مەحسوولێکە پەیوەندی بە ئێمە ئەکەن و خۆشحاڵانە و سوپاس بۆخوا بەسەرکەوتوی تاکو ئێستا ئێمە ئیشەکانمان تەنسیق کردووە و هاوکاری یەکترین وەکو بەیتی تەماتە وەکو تەماتە بەڵێ من ئەم ساڵ لەسەر تەماتە ئیشم کردو لە بەیتی پلاستیکیە هۆکارەکەشی ئەوە بوو کە سێرچێکمان کرد لەگەڵ برافەلاحەکانە چەند گوندێک ڕۆچین بۆ دوکان و تەنانەت بۆ دەربەنیخان و بۆ پێنجۆن ئەوانە زۆر لە برادوچارەکانمان وتیان ئێمە بیتمان داناوە هۆکارەکەی ئەوەی مێشێکی سپیتی مێشە سپێکی پێوترێ هەنێ جوتیار هەبوو ئەوی تەنانەت من بیتەکەم لا بردەوە بۆنی ئەو کێشەیە و تووشم بووە ئێمەش هەستان بیرمان لەوە کردوانێ دوای ئەوەی کە قسەمان لەگەڵ بەڕێزیانە کرد وتیان ئێمە زۆرتر ئیشمان لەسەر تەماتە کردووە و مێشە سپێکە کێشەی بۆ دروست کردوون و ئێمە شوتمان بیرمان لەوە کردو ئەم کێشەیە چارەسەرکەین وەکو توێژینەوە بە ئەرکی خۆمان مازانێ لە تەماتەکەمان ئێستا ڕوانەوە چاوەڕێ ئەوەی ئەەکەین ئیتری شەڵاکە بەر بگرێت و وردە مێشەکە دروست ئەبێت پیا ئەبێت بۆ ئەوەی ئیشی خۆی بکە ئەوەی سوڕی ژیانی خۆیان نیە تەماتی ڕەنگە خۆی و مێشە سپێت دروست مێشە سپێ خۆی هەر کێشەیە بۆ تەماتە بەڵێ تەنانەت بۆ خەیاریش یەکێک لەو مەحسوڵانێک کە حەزی لێتی پێڵە وایت فلای ئەم وایت فلای حەزی لە تەماتە و خەیارە یعنی
وەکو چۆنەڵی خانەخوێکی ئەوەیە لەسەری ئەوە ئەژێ ئێمەش بیرمان لەوە کردوانێ مجموعەیەک دەرمان بەکاربێنین مجموعەیەک مستەخلصی طبیعی بەکاربێنین بزانین کامە کاریگەری باشە ئیشەڵا و کات ئێمەین بە دەستەی ڕێنمایی و خۆمان لەگەڵ براجارەکانە کۆنتاکتەکەین و پێیان ئەڵێن ئێمە ئەم دەرمانەمان بەکارهێناوە بەڵێ جاوەڕێ دەرئەنجامەکەی زۆر باشە کاگارام بەڕێستان شارەزاییتان هەیە لە فستقی شاگەر هەڵە نەبم باسێکیۆم بۆ بکە داری فستق لە هەرمی کوردستانە هەیە داری فستق بەڵێ لە هەرێمی کوردستانە هەیە بۆچی کەمە نازانم من کەم بەدیم کردووە خۆ هێر کەمەیان ئەوەیان لەوانەیە بگەڕێتەوە بۆ هۆکاری سیاسی و حروب و ئەوانە وەزئی کوردستان تا ئێستا مستەقر نەبووە بەڵام ئەوەی من بزانم بیئەی کوردستان زۆر مناسبە ئەوەی ئێمە دراسەمان کردبێ یعنی یەکێکە لەو بیانەی لەو متطلباتی مەناخی فستقکە من وەکو خۆم زۆر لێم کۆڵیوەتەوە یعنی بیئەیەکمان هەیە پێرفێکت چۆنەڵە پێرفێکتە بۆ فستق بۆ کۆکو کوردستان بەڵێ بۆچی فستق پێویستی بە چه جۆرە ژینگەیەکەیە پێویستی بە ژینگەیەکی وشک و گەرمە لە هاوینە لە زستانیشە پێویستی بە سەرمایە یعنی سەرمایەکە پێویستی بە 1000 سەعاتە کە دەرەجەی حرارەت لە خوار حوتەوە بێت 1000 سەعاتی پێویستە یعنی ئەوەی ئەکەمە دراسەمان کردو لە هاوینیشە تقریبا تاکو 45 دەرەجە تحملەکە تاکو 45 دەرەجە لە زستانیشە هەتاکو ناقصدا تحملەکات یعنی هیچ مشکلەی سەر ئەوەی کە ئێمە دراسەمان کردو لە کوردستانە تقریبا هەر ئەو مەناخە یعنی زۆر گونجاوە لە هاوینە وشک و گەرمە ماشەڵڵا ئەم خاکی ئێمە مادام ئەوەنە بەپیتە و ژینگەکەمان ئەوەنە گونجاو ئەی بۆ ئەم پەیامە نەگەیشتۆتە دەی براجوکارەکانمان بتوانن ئەو دارە فستقە لێرە بەرهەمێن و لە وڵاتانی دەرەوە بۆمان ئێستا لەخوا بەزیابی من ئەتوانم مژدەیەکتان ببێ ئەوەی ئێمە دراسەمان کردو لە 10 ساڵی داهاتووە سلێمانیە بێتە یەکێک لە شارە پێشکەوتەکان لە فستقە چەند ساڵی لە تۆ یان هەل لە تۆ تقریبا 7 بۆ 10 ساڵیەوێ ئەگەر موتوربە نەکرێت ئەگەر موتوربە بکرێ تقریبا دوای موتوربەکە 3 بۆ 4 ساڵ یێتە بەر بەڵام لە بیدایەتە بە تەکید بەری کەمە بێ ئیتر وردە بە زیابوونی تەمەنی بەرەکەشی زیاکات ئەتوانرێت تا 100 ساڵ بەرهەمەیات زیاتریش زۆر باشە نرخێکی زۆر باش و هەروەها مەحسوڵێکی اقتصادی زۆر قیمەیەشی بەرزی هەیە ئینشەڵڵا لە ڕووی هەمومان نەزانین لە ڕووی چەرزات و وەکو مکەسیرات و حەلەویات خواسێکی زۆری لەسەرە ئێمە زۆر گونجاوە من داواکارم لە برا جوتیارەکانمان ینی تەرکیزێکی چۆنەڵی فۆکەسێک بکەنە سەر فستق بە تایبەتی یعنی لە هەموو ڕۆکانەوە بۆ مەسائلی نەخۆشی هەر ناگرێت نەخۆشی ناگرێت یعنی ناو بەردینەکان نییە وەکو قەیسیوانە چاودێریشی ڕەنگە نەبێت چاودێریشی ناوێ ئاویشی ناوێ تقریبا هی مەناطقی سەحراویە خۆی لەو عایلە لە یەکێکە لە دارەکانی کە سەر بە عایلەی بەڕۆکانە فستق بەڕوو ترش و ترشی سماقۆوانە سەر بۆ عایلەیەکە یان زۆر لە خۆگرێت فستق بڵین مهمترینیانە زۆر باش خاتو باخەندێمە لای تۆ پرسیایتر ماوە لەسەر بابەتە چکە کۆمەڵی شتم لە ڕژە لەگەڵ جگە لە تەماتە لەسەر پۆڵێن لەسەر توێژینەوەتان لەسەر چی تر کردەوە ئێمە لەسەر گەنم ئەیکەن لەسەر نۆک لەسەر باقلەکەمان کرد بە شتێکی گەنمتان لە توێژینەوەی لەسەر گەنم لەگەڵ بەروبوومی کێڵگەی یا ئێمە کۆنتاکتمان هەیە هەنێ گەنمێک ئەبێت بەرهەم بێرێک ئەو سنفەی کە تەسیقەکرێ ئەبێت سنفێک بێت کەمترین نەخۆشی وەرگێت ئەبێت تووشی نەخۆشی ژەنگ نەبێت کە نەخۆشێکی بەربڵاو و کێشێکی زۆرە بۆ براجوتارەکانمان ساڵانە ئەو کێشیان ڕوبەڕوو ئەبێتوانێ ئێمە لەگەڵ ئەوانە ئەو تەنسیقە ئەەکەین بۆی گەنمێکی وامان بەردەست بکەوێت بنەتۆیکی وا باشمان بەردەستکەوێت کە مقاومەی ئەو نەخۆشیانم کات باشە نازانم گەر هەڵە نەبم تۆی توێژینەوەتان هەیە یاخود کارتان لەسەر نەخۆشکەوتنی بەروبوومە کشت و کاڵەکان کردووە ئێوە کار لەسەر ئەو بابەتە بکەن بۆی جوتیاران بەرچاوڕوون بن لەسەر نەخۆشکەوتنی بەرهەمەکانیان بە شێوازێکی گشتی بۆ نمونە ئێستا هاوڵاتیان گرفتێکی زۆریان لەگەڵ بەرهەمی شووتیە هەیە با دڵ بەگیان شووتیەگە کڕی لە دەرەوە هێنیتەوە ماڵەوە کە قاشیەکەی ئێستەکەی تر ئەو شووتی هەمووی کەفا یاخود نەخۆشە بۆنی دەرمانەکەیت
یعنی جوتیارانی ئێمە سەمات زۆر بەکارێنن بۆ ئەم وڵی بابەتانە ئەو کێشەی ئێمەش لەلامان پرسیارە من ئەو تەمادێکی ئێستا کردومە لە بیتی پلاستیکیە خۆزگی مەجالێکە بۆ سێرێکتان کردە بەری گرتووەتە ئێستا بەبێ ئەوەی کە من هیچ دەرمانێکی بۆ بەکاربێنم هیچ مەوادێکی کیمیایی بەکاربێنم پەنابەنە بەخوا ئێمەش ئەو پرسیارەمان هەیە بەجددی ئەو چزانم سەمادە یان تەماتێک تا بە شێوازێکی ئۆرگانی ئەخرێتە هەر ئەوەی زۆرترە نە ئەسڵان خاوە خاوترە چۆنەڵی ها کاتی ئەوێت برا جوتارەکانمان حەزیان لەو کاتە زۆر درێژە نییە چاوەڕی ئەوە ناکەن ئەو سەمادە بەکارێنن بۆ زۆرکردن بۆ بەرهەم ینی بەجددی من ئەوم پێ سەیرە تۆ ئەگەر ئەتوانی بە شێوەیەکی ئۆرگانی و بە شێوەیەکی زۆر تەبیعی بەکاربێنی بەس قەچێکە با ماوەکی کەمتر بێت با بەرهەمەکەی هیچ نەبێت کەمتر بێ بەڵام تەندروست بێت لە وڵاتانی دەرەوە هەردوو جۆرەکە بوونی هەیە بۆ نمونە جۆرێکیان کە لێ ڕێگای بەکارهێنانی ئەم ماوادانی کە باسمان لێوە کرد بەرهەم هاتووە لەگەڵ جۆرێکە بە شێوازێکی ئۆرگانی بەڵێ خۆماڵی بەرەم هاتووە یعنی لە ڕووی نرخیشەوە جیاوازیان هەیە بۆچی جوتیارانی ئێمە هەوڵنیان بەم شێوازە بن ئەرکی ئێوە لەم نێوەندایە چی بۆ بەرچاوڕۆنی زیاتری جوتیاران ئێمە باوەڕکەچی کاتێک برا جوتیارەکان کە هات بێت من بۆلامانیان چاومان پێکەوت بێتن ئێمە ئەو ڕێنمانەیەمان هەر پێشکەش کردوون کە پێویست بە بەکارهێنانی دەرمان ناکات چونکە بەجددی وڵاتەکەی ئێمە خاکەکەی زۆر زۆر دەوڵەمەنە پێویستی بە ئەوە نیە بڵێم سەمات بکرێت توخمە خۆراکی بۆ زیاد بکرێت ئێمە خاکێکی دەوڵەمەندمان هەیە نازانم برا جوتارەکانمان ئەو بۆ بەکارهێنن بەجددی ئێمەش پێمان ناخۆشە بەرهەمی ئۆرگانی لە ئێرە و لە هەموو وڵاتێکی ترە نرخێکی تایبەتی هەیە باوەڕکە هەر خۆشمان بۆی ئەگەڕین خۆمان ئەگە هەر کەسێک لە وڵاتی ئێستا ئێمە خۆمان لە ئایلەکەی خۆمانە لەوانەیە لە خێزانەکە خۆمانە بدوای ئەو بەرهەمانایە بگەڕێت گرانتری بەس ئەوەنە دڵنیا بیت کە ئۆرگانیە و لەسەر چاوەکەی دڵنیا بیتەوانێ بەجددی کاتێکی زۆر خۆشە زۆر خۆشە من ئەو تەماتەی کە چاندومە نەبڵم تەوەکەی لە وڵاتان بۆم هاتە نەبڵم عاملێکی تایبەتم لەگەڵا کردووە هیچ تۆکەی بەڕێز کاک شێخ جەمالی کرپچنەیە تۆی ئەومان بەکارهێناوە و تەماتێکی زۆر جوانشی کردو بەجارە سوور نەبووە لە تەماتەکان ئاوا سنفەکانی جیاوازە بەڵێ پۆلێنەکەی جیاوازە ئەگین هیچ هینێکی تیانی باشە کاگارم باسمان لە شتێک کردیانی ئێمە کەی ئەتوانین پشت بە بەرهەمی باغداری خۆمان ببەستین هاوردە واز لێبێنی ینی هەندێک جار هەندێک ساڵ تەماتە ڕاگیرە ئەڵە تەماتەمان هاوردەکردین تەماتەمان ڕاگە لەبەری تەماتی خۆماڵی بەشی پێداویستی ناخۆ بڕکاتەوە بەڵێ خەر عینیشت باینجان ینی بەڕاستی هەر دڵە ژانەکە کە یەک زەرفی گەورەی 10 کیلۆ 15 کیلۆی بانجان من لەگەڵ هەرزانیان بابینەران بە هەڵە لێمان تێنەگەن وادانیە بە بەلاژ بەڵام ماندووبوونی جوتیار و ئەم سنتەران و ئەم بەرهەمێک کە تاپیێگا من دڵێ ماندووبوونێکی زۆر زۆری هەیە بەتاکیت هەر هیچ نەبێ ئەو جوتیارە وانە بۆچی یەک باینجان لە وڵاتێک چەند دۆلارێکە بۆ لای ئێمە 10 کیلۆ باینجان بە 2000 وڵی سارەکەم مەبەستم لە خەمەکەیە دوولایەنەیە ئەوەیانە لایەنیان نەبوونەوەی بەروبوومەکان ساق نەبوونەوەی بەروبوومەکان بەڵام لایەنێکی حکومیە پێویستی بە قانونە پێویستی بە تعلیماتە پێویستی بە دەعمە ڕاست ئەبێ لایەنی حکومی دامی بکات لایەنی دووەم وەکو بڵین سەرمایەدارەکانمان لە جیاتی ئەوەی بەداخەوە ئێستا لە سلکی بینا و ئەوانە ئیشەکەن یعنی ئەوەنە ئیحتیمام بە زراعە نایەن کە داهاتێکی زۆر باشی هەیە مەسەلەن سا من چوومەتە ئوردون هەرچ زۆرینەی زۆری سەرمایەدارەکانی لە مەجای زراعەیە ئیشەکەن شوێنێکیان هەیە پێڵەن غۆڕی ئوردن 7,000 بیتی تایە شارێکە بە قەست تێمانیە بێ هەر هەمووی بیت کە سەیریەکەی ئەڵێ ئاوە بیتەکان هەمووی سەرمایەدارەکانی لە مەجای زراعەیە ئیشەکە داهاتێکی باشیان هەیە خۆمان نای بە خراپ ڕۆیشتۆ بە تۆزە مەش ڕێکینەوە خانی پلاستیکی لای ئێمە هەمیشە تێڕوانینێکی باشمانی ئەڵێن ئەمە یەکسەر ئەڵێن دەرمان باش نییە بەڵێ ینی لە خانی پلاستیکی بەرهەمی ئۆرگانی بەرەم نایە چۆن بەرهەم نایە بەرهەمیەت ئەتوانی لەجێت تۆ لە جیاتی ئەوەی کە سەمادی شیمیایی بەکاربێنی سەمادی ئەڵسوی بەکارهێنی مەسەلەن لە هەموو بیتەکان 900 بۆ تەنێ بەکارهێنی چونکە مەحاصیلی بەستنی مەحاصیلی باغداری بەروبوومەکانی موچهیدن وەکو گەنموشە ئەوە نییە تەماتە و بڵین خەزڕەوات بە شێوەیەکی ئەم هیلاکەرە ئەرز هیلاکەکە بە ئینگلیزی پێوتێ هێڤی فیدەر موچید بە عەرەبی
کە ئەیچێنیت هەموو ساڵێک یا هەموو 2 ساڵێک ئەبێت تۆ سەماد بەکاربێنی باش ئەبێ ئیزافی سەمادکە لەبەرەوەی یعنی هیلاکیەکە ئەو ئەرزاکە تۆ خەزراواتی دیاچێنیت زۆر باشە ینی ئاسانترە تۆ ئەتوانی تەنێ سەماد بەکاربێنی مخەمەر بەس ینی ئەوەی کە پاک بێ لە جیاتی ئەوەی سەمادی چیمایی بەکارەهێنی پارە سەرفەکەی ئەم لە ڕووی پارەوە لەوانەیە بە بەلاش دەستکەوێت وانە لە جیاتی ئەوەی موبیل بەکارەهێنی ئەتوانی هەنێ خەدەماتی تر هەیە بەس بەداخەوە ینی من بۆ ئەیگەڕێنمەوە بۆ نەبوونی زانیاری بەداخەوە دەست خۆش نەبوونی زانیاری باخان باکەمە قسە لەسەر هەندێک بەروبووم بکەین کە ڕەنگە خەرجێکی زۆر لەسەر شانی جوتیارانیش دروست کات ڕەنگە ژینگەی خۆشمان لەبار بێ بۆ بەرهەمهێنانی ئەو جۆرە بەرهەمانە بەڵام جوتیارانی ئێمە تا ئێستا بەرهەمیان نێنابێ هەر فستەقێکێکە لەو بابەتانە لەگەڵ ئەوەشە سۆیا کە نرخێکی گرانی هەیە باسێکیەوەم بۆ بکە بابزانم توێژینەوە زانستیەکان لەسەر بەرهەمی سۆیا هیچ کراوە بۆ چی لە هەرێمی کوردستانە ئەم بەرهەمە بوونی نیە یاخود زۆر کەمە ئەگەر هەبێت مەترێکە وڵاترمان سۆیاتان چاندووە لێرە بەڵێ بەڵێ جەماعەتی مجموعەیە هاوڕێمان هەیە لە فەرمانبەران لە وێستگەی بازیان ئیش لەسەر سۆیا ئەکەن بەجددی من ئەگەر بڵم زۆر زانیاریکیم لەو بارەوە نییە بەڵام ئیشیان لەسەر کردو و نەتیجێکی زۆر باشیشیان هەبووە هیوادارم براجوچارەکان ڕاستە گەنم ئێمە قەت لە ئاستی کەم ناکەینەوەوانێ و بەرهەمێکی زۆر تایبەتەوە زۆر گرنگە و بێجگە لە نان بۆ چەند شتی تر بەکار ئەهێنرێت بەڵام ئەگەر بۆ نمونە من هەموو جارێک ئەو فکرێم هەیە ئەگەر دەدۆنم یەکی بگەنم ئەگەر ئاژەڵە هەیە مەڕ و ماڵاتە هەیە ئەتوانی دوون مەیلی و دەدۆنمە بکی بە سۆیا بیکە بۆ بەرهەمانی کە ئەتوانێ بۆ ئاژەڵەکانە بەکاری بێنی ئەو کاتە بەدەستی خۆتە هەم ئۆرگانی یا هەم هیچ دەرمانێکی پێوە بەکارمێنێت و ئەرزەکەش بەپیتەکات چکەیەکێکە وەکو بابەتی پاقلەمانیەکانە گرنگە بۆ خاک چۆنەڵێ ئێمە زۆر هەر ئەرزێک هیلاک بێ ئەڵێن پاقلە بچێنە باشە ئێستا لێرە ئێمە لە ناو فەریکەنەوەکەین بەڵێ نەوەڵای ئاخر نەم خواردووە نە ئەمە لاوات هیچ دەرمانێکی پێوە هیچ دەرمانێکی پێوە نیە بۆ دەرمانێکمان پێوە کردووە نابێ بیخۆنەوە دەرمانە پێ بێنی خۆیت دەرمانێکمان پێ کرد کە نابێ بخۆێ فەریکەنەوەیش کە لە هەوە هەموو دەرمانێکمە زۆر لەم حەقلەی ئێمەیە لەم هیچ دەرمانێک بەکارستەکەم بە بۆنی فەریکانەوە کەستەکەم حساسێت مێتر پژمین لە دوای پژمین بەس ئێستا چونکە هیچی پێوەنیە دەرمانەوە ئەو بۆنە نایەت سەرمان ئەم هیچ دەرمانێک بەکار توێژینەوەی پارێزی ئەو هینە نەخوات فەریکەنەوەکە سمەی کڕمەڵە وەڵامێکە ڕاکێشی ئاو پژمینەمانێ بەهۆی ئەمەوە بەجددی ینی مۆزۆی موبیدات زۆر خەتەرناکە زۆر ترسناکە ئێمە کارمەندمان هەبوو لە کاتی ئەوەی کە ڕەشی کردو بوراوەتەوە باشە کاک ئارامێستا کاریگەری دووری چاندن و چڕی گژوگیا لەسەر بەرهەمینەوە ئەوە لەسەر ئەم ئەدغال یەکێکە لە بەڵاکان یەکێکە لە موسیبەتەکان بەڕاستی بۆ ئێمە زیاتر لەوانێت تەسیری هەبێ وەکو لەمان هەرچی موسیبەت و هەرچی نەخۆشیەکان هەیە بە ئەدغالەوەی نەخلیەکە بۆ ئێستا ئەم نۆکی کە لێرە هەیە لەگەڵ ئەو نۆکی کە گژوگیای تایە و تۆزە چڕا بەرهەمەکانان فەرقی زۆرە یەکەم منافەسەیەکە لە خواردنە لە بەرهەمەکە مەحسوڵەکەی کەمتر ئەبێتەوانێ و هۆکاری ئەفوکاک ئارام هۆکارێکشە بۆ ئەوەی کە زووتر تووشی نەخۆشی بێت هەم کەڕۆکانی تووشە بێ هەم بەکتریا هەم تەنانەت مێرۆزیان بەخشەکان زۆر بە ئاسانی ئەتوانن هینیکەین ئێمە بۆ یەکە ئەڵێن بیتی پلاستیکی ئەتوانی زیاتر کۆنتترۆلێکی توکەشەوەکەی لە بارترە بۆ نمونە توکە تۆ بیتەکە لە بەردەستایە بۆ نمون هەر 9 مەترێکە بێت چەندێک بێت ئەتوانی وردە و ئەدغاڵانی لێ دەرکێت کەمتر تووشی نەخۆشیەکە بێت پیاوانە چۆن ئەکەن بۆ توێژینەوەکانتان بڵمە سامپڵەکانی بەس تەنها نەخۆشیەکەی و خۆگونجانەکەی لەگەڵ کەشوها و ژنگەیە وەرئەگرن یان زیادکردنی بەرهەمەکەش بەشێکە لەوەیکەوە بزانن مەسەن ئێستا کە باسی نۆکەکەی سە نازام لە یەک بەنجێکارەوەچێ 50 دەنکی پێوە بێت لە نۆکێکەوە بە 50 دەنەکوانە بۆ تەماتە و بەرهەمەکانی تر چۆن ئەمان ئێمە توێژینەوەکان هەر توێژینەوەک ئێمە کە سەرەتا تەقدیمی ئەەکەین بۆ هۆکارێک
بەڵام تۆ لە ئەسنای توێژینەوەکە لە کاتی ئەنجامدانی توێژینەوەکە هەنێشت هەیە کێتە بەردەمت بۆ نمونە لەوانەیە نەخۆشکەوێت ئەو کاتە مەجبوری دەرمانی بەکاربێنی ئەوش ئەبێ بە توێژینەوەی تۆ چ دەرمانەکە بەکارێنەوە چی ئیسفادەیەکە لێ کردووە بۆ نمونە تۆ ئەو تۆی بەکارێنەوە سێرەکەی نەتیجێکی زۆر باشی هەیە ئەنجا دوای ئەم تۆ دووبارە بەکارێنی تۆ لە خاکێکی ترە لە بێتی پلاستیکی بەکارێنەوە ئەهێنیتە دەرەوانی بزانین ئایا هەمان نەتیجە هەیە یعنی هەر توێژینەوەیەک ئەتوانی دووسێ زانیاری کۆکەیتەوە لەسەر یەک توێژنەوە لەوانەیە بۆ یەک مەبەست تۆ بیکەیت بەڵام چەند زانیاری کۆکەیتەوە لەو بارەوە زۆر باشە کاگارام سەررجەم ئەو توێژینەوە نوێگەریانەی کاکێت بۆ پەرەپێدانی زیاتری بواری کوشت و کاڵ ئێوە لە چ ڕێگایەکەوە هەوڵی ئەویان کە دەرئەنجامی توێژینەوەکان بگەێنە دەست جوتیارەکان بۆی لە دوجارە بازاڕەکانی کوردستان بە تاوەتی ببوژێتەوە لە بەرەبوونی ناوخۆی وڵی ئێمە کۆنتاکتمان هەیە ینی لەگەڵ بەشی ئیرشاد ڕێنمایی کشت و کاڵی ینی بەڕاستی ئەوە ئیشی ئەوانە ئێمە نەتیجەی بەحسەکانمان تەسلیم ئەوانەکەین ئەوان ئەیگەێنن ئیرشاد لەلایەکی کەوە توێژینەوەکانمان ئێستا ئەم ساڵ ئێمە تقریبان 25 توێژینەوەمان هەبووە لە مثلەن جامیعاتی نێودەوڵەتی لە پاکستان لە سوید لە مثلەن لە ناوخۆش ئەوە زۆر ئیتر فرەلایەنەیە لەگەڵ زانکۆی سلێمانی ینی هەنێکی لە ڕێگەی زانکۆی سلێمانیەوە بڵاوەکرێتەوە هەنێکی لە ڕێگەی دەرەوە ئیتر ینی کۆنتاکتی ڕاستە خۆشمان بەس کەمتر لەگەڵ فەلاحەکانە بەڕاستە خۆ مباشر تۆزێک کەمترە بەڕاستی ئەو مقەسیرەکە ینی ئەوانن نەک ئێمە جوتیاری خۆیز بە پرسیارەتیکا بێ حەسکا لێرە توێژینەوە بکە هەیە بەس لەگەڵ تانان بەڵێ هەیە بەڵام تاکو ئێستا ئەو شتە ڕوونێەوە ئەگەر جوتیارێک لە ناو کێڵگەکەی خۆیان بۆ منە بەرهەمەکانی تووشی جۆرێک لە نەخۆشی بووێتە هانا بۆ ئێوە هێنێ بۆ ئەوەی کە هاوکاری بکەن بە شێوازێکی زانستیانە بۆ ئەو مێرو نەخۆشیانی بۆ نەخۆشیانیان ئێمە زۆر بە خۆشحاڵیەوانێ ئێمە هەموو جارێک یارمەتیمانەوە ئێمە تاقیگەمان هەیە تەنانەت بۆ نمونە سامپڵیان هێناوە ئێمە زەر ئەمان کردو بۆ بەکتریا و کەڕوو ئەم بابەتانە ئەبێ زەرئێکێت و نەتیجەکەی وەرگریتەوانێ و ئێمە ئەو پەیوەندیمان هەیە لەگەڵ بەس بەڕاستی وڵای من لەمەوێت لەسەرەوە قسە بکەم ینی ئەوە ینی مقارنەتەن بە وڵاتانی دەرەوە من کە خۆم بینیومە لە ئوردون سنتەری توێژینەوە لەگەڵ زانکۆ لەگەڵ فەلاحە ینی وەکو یەک ستاف ئیشەکەنەوەن ینی بەردەوام ینی مامۆساکانی جامیعە دکتۆرەکان لە سنتەری توێژینەوە تەواجدیان هەبوو ئەوەی من بینیوە ینی کۆنتاکتێکی زۆر بەقوتیان هەیە بەداخەوە ینی ئەوە لە ئێمە نابینرە هیوادارم لە داهاتووە دروست بێ لەبەرەوەی ئێمە تاواکەری یەکترین هەمومان تاوا فەلاح ئێمە کە ئیشەکەین لێرە توێژینەوەکەین بۆ چیمانە خۆ بخۆمان نایکەین دەبێت نەتیجێ و توێژینەوە بێین بە فەلاحەکان دەستان خۆش بێ و زۆر ئارام ساڵات لە بسای باغداری فسق زۆر بارەکەت باغداری فسق بەیەکەوە یان هەر باغدا فسقیش هەرچێتە زەم باغداریەوە باخان خالید سپۆری نەخۆشەکانی دانیوەڵی گەنم زۆر زۆر سپاس و زانیاریەکانتان ماندوونە بن بێ بەردەوام زۆر سپاس دەستان خۆش